بەڕێزانی ئێستا ئێمە کێشە و تاوانەکانمان زۆر نین، چاکەکانمان و چاکەکارەکانمان زۆرن، بەڵام میدیاکانمان لەبەرەوەی تەنیا چاو و زوومی کامێرەکانیان لەسەر لایەنە سلبیەکانە هەموو جوانیەکان شاراوەتەوە. ئێمە داوای ئەوە ناکەین ئەم وڵاتە بە بەهەشت پیشان بن، بەڵام داوای ئەوەش ناکەین و ڕێناین بە جەهەنەمیش پیشانی بن. حەقیقەت و ڕاستەقینەیەکەیە کە ئەبێ ئیشی تیا بکەین. لێرەوە کاتان لێ یەکەم بەرەو ڕۆژنامەگەری بنکۆڵکاری بڕۆن، بەرەو خۆمان دووکردن بڕۆن. ئەوەی ئێمە ڕۆژانە هەستی پێەکەین ئەوەیە کە ئێوەی بەڕێز بە مۆبایلێکەوە لە بەیانی تا ئێوارە لێدوانی چەندین کە زۆرەگرن و ئەو کەسانە بە ئارەزوی خۆیان زانیاریێکتانێنێ کە خۆیان ئەیانەوێ، نەک ئێوە لەسەر شوێنی ڕووداوەکان واقیعەکە هەڵگرنەوە، ڕاستەقینەکە هەڵگرنەوە و خەڵک وشار بکەنەوە. بۆیە کاتان لێ یەکەم و ئێمە بە شانازیەوە لە پارێزگای سلێمانی یەکەم شوێنی لە هەرێمی کوردستانە لە هەموو قەزاو ناحیەکان، لە هەموو بەڕێوەبەرایەتە گشتیەکان و بەڕێوەبەرایەتیەکان هۆبەی زانیاری پێدانمان بەڕەسمی کردوێتەوە کە ئەمە تا ئێستا لە زۆربەی وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران و دام و دەستگاکانە وجودی نییە. بۆیە ئێمە ئامادەین هەموو زانیاریەک بە دۆکۆمنتی سەرمێنراوی ڕاست بخەینە سەر بەردەستی ئێوە، تکاتان لێ یەکەم بەرەو بابەتی بوون بڕۆن، بەرەو وردی بڕۆن، بەرەو بێلایەنی بڕۆن، بەرەو بنکۆڵکاری بڕۆن، بەرەو دەرخستنی ڕاستیەکان بڕۆن. ئێمە پشتیوانتانین، هەموو شتێکتان بە دۆکۆمنت پیشانەین بۆ ئەوی وڵاتەکەی ئێمە بە زانیاری ڕاست تووشی بڕیاری ناڕاست نەبێ. چکە ئێوە زانن سەرچاوەی بڕیاری ڕاست زانیاری ڕاستە. زانیاری ڕاست لەسەر شوێنی ڕووداوەکان هەڵەگیرێتەوە بە دوای سەرچاوە ڕوونەکان ئابگەڕێن. لێڵی سەرچاوەکان داخستنی دەرگاکان بەڕووی ئێوەیە لەوانەیە هۆکارێ بوو بێ، بەڵام ئەم هۆکارە بەلایەنی کەمەوە لە ئیداری ئیستای حکوومەت و لە پارێزگای سلێمانی کۆتایی پێهاتووە. تکاتان لێ یەکەم ئێوە ڕۆڵ ببینن لە دروستکردنەوەی تەونی کۆمەڵایەتی، پاراستنی ئارامی دەرونی، دروستکردنی ئاشتی کۆمەڵایەتی، ئاسایشی کۆمەڵایەتی، بۆی ئەم وڵاتەی ئێمە بتوانێت بەرگەی ئەو هەموو نەهامەتیانە بگرێ کە تێی کەوتووە. ئومێد دەکەم ئەم ساڵ بکەین بە ساڵی بەخۆداچوونەوە، کەناڵەکانی ڕاگەیاندن من نایشارمەوە لەم ڕۆژەیە چۆن پیرۆزباییان لێ یەکەم، دەستخۆشیان لێ یەکەم، بەڵام بەڕاستی بێ بە گیانێکی بەرپرسیارانە مامەڵە بکەن، ئەبێ بزانن چۆن ڕووداوەکان بڵاوەکەنەوە، نەک ڕووداوێک ڕوو ئەیات سەیری چەند کەناڵێ بکە ژمارەی قوربانیەکان هەرێکی بە ژمارەیە بڵاوێکاتەوە. ناومان ناوە کۆڕەتی ئەمڕۆمان بە یاساکردنی میدیا. معقولە ئێمە تاوەکو ئێستا بە یاسامان میدیامان بە یاسان نەکردووە، بەڵام یاسامان هەیە، دوو یاسای زۆر باشمان هەیە. یاساکانمان بۆ ئامادەکردن لەگەڵ دەرچوونە ئەو دوو یاساکە بە زمانی کوردی بە زمانی عەرەبی وەرەگرێت. یاسای بەدەستێنانی زانیاری کەم وڵات هەیە لە دنیاە یاسای بەدەستێنانی زانیاری هەیە، بەڵام ئێمە ئەمانە بەڵام کاری پێ ناکەین. یاسای کاری ڕۆژنامەوانی یاسایەکی زۆر مۆدێرن نووسراوە، بەڵام کاری پێ ناکرێت. ئێستش لە دادگاکانە بە یاسای عقوباتی عراقی لە هەنێ حاڵەتدا کەیسەکانە بن بەڕێوە. بۆیە ئێمە هەستان ئەمڕۆ ئەم سیمینارەمان ناونا بە یاساکردنی میدیا لە کوردستان.